ئێمە ئەمڕۆ میوانداری بەڕێز مەنار عوبەیدیمان کردووە بەڕێزیان ئابووری ناسن و لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بن. بەڕێز مەنارم کاتت باش سڵاوت لێبێت. ئەمە پێم بڵێ کە لە سەرەتای ئەم ساڵەوە کە ئەمریکا هۆشداری توندی یاوەتە عێراق بۆی کە بە هیچ جۆرێک گاز لە ئێرانەوە هاوردە نەکات، بەڵام ئێستا کەمبوونەوەی گاز و کاتژمێرەکانی کارەبا عێراقی بردەوە بەر دەرگای تاران. ئەمەش لێکەوتی بۆ ئابووری عێراق دروست دەکات، خراپە بێت. ئەم کاریگەریانە چییە بێت لەسەر عێراق کە دروستە بێت لە ئەنجامدانی ئەم مامەڵەیە؟ نعم، تحية طيبة لحضراتكم. والله السلام عليكم وبنيراني كردستان راستيكي دوسيي غازي ايراني بابتيكي تابلي علوزا ماوي چەندین ساڵە لە عراقدا پشت بە غازی ئێرانی دەبەستێت بۆ مزگەکانی بەرەمێنانی کارەبا. هەمیشە لەلایەن ئەمریکاوە هۆشداری هەبوو بۆی کە دەبێت ئەم بابەتە بوەستێت، دواترەوە بۆ بڕیارێک دەرکرا کە نابێت چیتر گازی تارانەوە ئاوەردە ئێران بکرێت. ئەمڕۆ هەوڵێک هەیە بۆ ئەوەی ئامرازێک بهێنێتە کایەوە کە لەلایەن هەموو لایەکەوە قبول کراو بێ بە ئێران و ئەمریکا و عراق بۆی بتوانن سوود لەو گازە ببینن بە تایبەتی لە بەرەمێنانی کارەبادا. دەبێت ئەومان لە بەرچاو بێت لە ناوچەکەدا ئاڵوگۆڕێکی زۆری بازرگانی لە نێوان ئێران و وڵاتانی ناوچەکە هەیە و ئەمریکاش لەعری لەسەر ئەو ئاڵوگۆرە بازرگانیان نییە. بە نمونە لە نێوان تورکیا و ئێران و وڵاتانی کەندا و هاوکات ئێران لەگەڵ وڵاتانی ئاسیا وەکو پاکستان و وڵاتانی دیکە و مالیزیا، بەڵام نابینی ئەمریکا کێشەی لەگەڵ ئەم بابەتە هەبێت لەبەرچێ لەبەر ئەوەی سیستمی دۆلاری ئەمریکی بەکار ناهێنن بەڵکو شێوازی دیکە لە کڕن و فرۆشتندا بەکاردێنن. بۆیە ئەوەیشی کە لە کۆبوونەوە دەکرێت میکانیزمێک نییە بۆ ئەوەی کە جارێکی کە گازی ئێرانی بە هەمان شێواز هاوردە بکرێتەوە پشت بە دۆلار ببەستی بە تایبەتی ئەو دۆلارەی لە نەوتەوە دەست دەخرێت. باشە ئوستاز مەنار، کەواتە بە قسەکانی تۆ بۆم دەرەکەوێ یعنی عێراق هەر نیەتیەتی کە گازی ئێران هاوردە بکە، بەڵام بە چ میکانزمێک؟ نعم هو يبحث بەڵێ بۆ شێوازێ بە دوای میکانیزمێکی نوێدا دەگەڕێت، میکانیزمێکی پەسەند کراو قوبڵ کراو تا بتوانێت لەو ڕێگەیەوە پارە بداتە ئێران، بەڵام پشت بە دۆلار نەبەستێت یاخود پشت بە چ دراوێک ببەستێت. باشە ئەو پێشنیازەی کە هەبوو بۆ دراوی ناوخۆیی تا سەکاری پێکرێت؟ ڕەنگە میکانیزمەکەەوە بێت کە دینار بەکاربێنرێەوە ڕەنگی شا با بڵێن کاڵا بەرامبەر بە کاڵا بێ تا عراق شتێک بدا ئێران شتێک بدات لە بەرامبەریدا جا مەوادی خام بێ یاخود زێر بێ یاخود هەر شتێکی دیکە بێت چەندین شت پێشنیاز کراون بەڕاستی، بەڵام عراق ئەو سەرکێشە ناکات کە غاز لە ئێرانەوە هاوردە بکە بە هەمان شێوازی پێشوو. ئەمە سەرکێشە لەبەرەوەی ئەگەر کارێکی وا بکە دەزانێت کە حکوومەتی عراقی ناتوانێت ئەو پارەیە بداتە ئێران، پارەی گازەکە بداتە ئێران. بۆیە کۆبوونەوەکان بەو ئاراسێن میکانیزمی نوێ بدۆزرێتەوە لە دەرەوەی سیستمی بەکارهێنانی دۆلار. ڕەنگە ئەو داهاتێ نانەوەچەی کە لە عراقەیە بەشێکی بەکاربهێنرێت کە ساڵی ڕابردوو گەیشتۆتە 13 تریلیۆن دینار. ڕەنگە ئەو پارەیە بەشێکی ئەو پارەیە بەکار بهێنرێت بۆ کڕینی گاز لە ئێران. باشە بەڕێز مەنار، هەژمونی مقاسەکردن کاڵا بە کاڵا ئەمە چ لێکەوتێک دروستەکە لەسەر عێراق؟ لەم کاتە عێراق ئەتوانێت چی بنێرێتەوە بۆ ئێران؟
نعم يعني حقيقة هذا ئەم موضوع سیستەما یاخود ئەم بابەتە جاری لەوانەیە تۆزە زوو بێ بڵێن لەسەری ڕێک دەکەون عێراق و ئەو ئەزمونانەیە کە ئێران هەیە بووە لەگەڵ وڵاتانی ناوچەکە کاتێک باسی ئاڵوگۆری بازرگانی بە نمونە لەگەڵ تورکیا بکەین ئەوان باسییان لەوە کردو کە گەیشتوتە زیاتر لە 13 ملیار دلار لەگەڵ وڵاتانی کەندا و ئێران و ئەو وڵاتانە زیاتر لە 17 ملیار دلار خود ئاڵوگۆری بازرگانیان هەیە هەموو ئەم ژمارە زەبەلاحانە بە شێوازی کاڵا بە کاڵا دەکرێت و دوورە لە سیستمی سویفت و سزاکانی ئەمریکا میکانیزمی نوێی گیراوەتە بەرەوە ئەمریکاش هیچ کێشەیەکی لەگەڵ ئەو ئاڵوگۆرە نەبوو و گلەی و ڕخنەشی لە وڵاتانە نەکردو کە ئەو کاریان کردووە لە عێراق کێشەکە چیە؟ کێشەکە ئەوەیە تۆ بابەتێکی دیاریکراوت نییە کاڵایەکت نییە تا بتوانانی لە بەرامبەردا بیدەی بە ئێران بەڵام ڕەنگە بشێ هەندێک شتی خام کاڵای خام بەکار بهێنرێت وەکو کبریت وەکو فۆسفۆر وەکو هەندێک مادەی دیکە زێر یاخود زێڕی هاوردەکراویش تەنانەت دەشێ بەکار بهێنرێت لەم دیوەدا هەر بابەتێک لە عێراق هەوێت ئەو مادەیە پارەی ئەمریکای تێدا نەبێ یاخود ڕێگەی پارەی ئەمریکاوە نەهێنرابێت دەکرێت لە بەرامبەردا بگۆڕدرێتەوە بیرمان نەچێت دۆسیەیەکی زۆر گەورە هەیە دۆسی ئەو زیارەتکارانەی لە ئێرانەوە دێن پارەیەکی زۆر لە ئێرانیشەوە دێتە ناو عێراق دەکرێت ئەو پارانە ئەو خزمەت گوزاریانە بەکار بهێنرێت لە بەرامبەر یاخود میکانیزمێکی نوێ بۆ کڕینی گازی ئێرانی بدۆزرێتەوە دەکرێت وەکو گوتشم دینار بەکار بهێنرێت باشە بەڕێز مەنار کەواتە ئێستا عێراق کە ئەگەر بێت و بەردەوام بێت لەسەر ئەم پرۆسەیە و لەگەڵ ئەوەشداکە و هەموو هۆشداریە هەیە ئەکرێت عێراق جارێککە خۆی بخاتەوە بەردەم سزایەکی قورستر بە تایبەت ئەو ئاڵ و گۆڕە بازرگانیە ئەگەر بە دۆلاری ئەمریکی بیکات ئەوە کە جارانیش لە ڕابردووە ئەنجامیەدات ئەگەر بێت و ئەمە دووبارە بێتەوە بەردەوام بێ عێراقەکەوێتە بەردەم سزایەکی گەورە يعني اولا انا لا اتوقع ان بل هەموو شتێک من پێم وانە حکوومەتی عێراق هیچ هەنگاوێک بەهاوێژت بەبێ ئەوەی لەگەڵ ئەمریکا و توێژ و گفتوگۆی لە سەرەتا لەبارەوە بکات عێراق دەزانێت ڕێککەوتن هەبێت دەبێت سەرەتا ڕەزامەندی ئەمریکای لەسەر بێت ئەگەر بێت و ئێران کێشەی لەگەڵ زۆرێک لە ڕێککەوتن هەبێت بێگومان حکوومەتی عێراقی ئەو سەرکێشە لە ئێستادا ناکات کە سەرپێچی ئەمریکا بکات بە تایبەتیش کە ئێستا ئاڵنگاری زۆر گەورە هەن لە بەردەمکردی دارایی بانکی واروها نەوتی عێراق چاک لەوە دێدەگات کە بەرگەی سزای دیکە ناگرێت سزا بەسەر دامەزراوەی تایبەت بە یەخۆت حکوومێ کەواتە عێراق ناتوانێت کارێکی لەو شێوەیە بکات ناتوانێت لەگەڵ ئێران ڕێککەوێت بۆ ئەوەی گاز هاوردە بکات یاخود ئاڵوگۆری بازرگانی بکات بەبێ ئەوەی ئەمریکا بە شێوەیەکی بنەڕەتی ڕەزامەندی لەسەر بدات ئەم قسەیە بۆ هەموو ئاڵوگۆڕێک دروستە ئەگەر بێت و ئەمریکا بەبێ گەڕانەوە بۆ ئەمریکا ئەم کارە بکات بێگومان سزای بەسەردا دەسەپێنرێت و تاکیش دەزانێت سزایەکی نوێ بۆ سەر عێراق لە کەرتی نەوت یاخود بۆ سەر کەرتی بانکی بەو واتایەت کە داڕمانی زیاتر لە توانای دەوڵەت دروست دەبێت لە پڕکردنەوەی خەرجەکانی خۆی لە کورتێنانەکانی خۆی و هەروەها بەڕێز مەنار زۆر بە کورتی پێم بڵێ ئێوە پێتان وایە عێراق ئەم هەنگاوە بنێت یاخود نایکە هەوڵ دەدام میکانیزمێک بدۆزێتەوە لەگەڵ ئێراندا بەڵام عێراق شتێک ناکات بەبێ گەرانەوە بۆ ئەمریکا ئەگەر لەگەڵ ئێران ڕێژ بکەوێت ڕێککەوتنەکە دەبێت بۆ لای ئەمریکا و دەڵێ بەو شێوازە بەڕێز منار عوبەیدی ئابووریناس لە بەختاوە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان